ماوەکەمە هەممان سەرقاڵین بەو وەزعی هەرێمی کوردستان تێکەوتووە بە سەردانەکان بە وەزع دیبلۆماسیەکان ئیشەکی گەورە هاتە پێش ڕاستی یەکەم جارە حیزبیەکانی دەسەڵاتی کوردی تووشی هەڵبژاردنەکی ڕاستەقینە دەبن پێشووتر هەڵبژاردنەکان وەکو بە خۆیان دەرن دێزاین کراوە پێشترێ نەوعەک لە دێزاین کراوە شەر نییە 100% بی بەڵام دێزاینیش بڕە کرابوو پێشترێ ئەو جارە یەکەم جارە بە وازحی دەرکەوت دێزاین کراو نییە هەر حیزبە و خۆت و میلەتەکەت ئەو وازح دیارە ئەو بەیانەی برادرانی پارتیکە گوتیان لەلایەن عێراق و ئێران دێزاین ئێستا وازح دەرکەوت ڕاست دەرنەچوو و لەگەڕەوان وا قسە و گفتوگوی هەیە لەگە میلەتەکەی خۆی نیتی کەواتە هیچ شک و گوماندەوەی نییە کە دێوە هەینێکەش هەممان دەمانزانی ئەوە نییە ئەو تەوەجوهە ڕاست نییە ئەمە لە هەڵبژاردننی یەکەم ڕازانیمان کە لە کەرکووک کە تا مووسڵ هەڵبژاردنەش زۆر ڕاستەقینەی بێ سکاڵا ئەگە غەڕەت نەبم بێ سکاڵا کرا و تێیدا هەندێک نەتائیجی نوێ دەرکەوت میزانی قووە پیشانیدا لە کوردستان دەگۆڕێ شەرنی ئەمە مؤەیدی ئەوەی بین بەڵام دیار بوو لەو دەستەی کە چەند ساڵە حکمی کوردستان دەکرد دەگۆڕا لە بۆ دەستێکی تر ئەو دەستە شەر نییە دەستێکی ئەمین بی ئەویش بەڵام گۆڕانکاریەکە زۆر ئومێد بەخش بوو زۆر ئەنی ئەمە بینیمان حیزبی دەسەڵات لە نیوەی کوردستان دەکات لە مووسڵ هەتا دەگاتە کەرکووک 6 کورسی هینە کاتە لە باقیەکەی تریش مستوای بعد دە 12 کورسیت کە هەبی یعنی ئەگە بە هەموو چەکدار و بە هەموو ئەوەی خۆشیان دەیانزانی ئەمەش دەمانزانی دێزاین بکرێ دێزاین نەکرێ ئەوەیە ئەتوو مستەوات 20 کورسیەکە شەڕەکە لەسە ئەوەیە کەواتە حیزبی دەسەڵات تحملی معارەزەیی ناکە کێشەکە لێریە ڕاستی تا یان بابرین کێشەکە بزەبت لەوەیە باوەڕی بەو میلەت و جەماوەرەی نییە دەنجی پێ بدە ئیتر دەست بە جموجۆڵە چێوە کرا کە وەکو برێ ئینقازی مەوقعی خۆیان بکرێ هەڵبژاردنەکە ئەگە بکرێ یەک حیزب زەرر دەکە بە تایبەتی بەڵام ئەگە هەڵبژاردنەکە دوا بخرێ هەموو خەڵکی کوردستان زەرەرەکی زۆر گەورە دەکا و هەرێمی کوردستانیش لە زەرەردایە ئەوە وازحە یعنی تێکگیرانێک لە بینی حیزبی دەسەڵات و میلەت دروست بووە میلەت دەتوانی بیگۆڕێ بەڵام ڕەنگە میلەت ئەوەی پێ نەکرێ لە ئەو ئەنگوستی لە زێڕەی لەو دەستەی نائەمینی دەربینی تەسلیمی دەستەی ئەمین کە ڕەنگە میلەت ئەوەی پێ نەکرێ بەس پێی دەکرێت دەستی شل کاتەوە کە دەست شل دەکاتەوە چێ دەستەی بە قووەت بیت دی ئەنگوستیلەکەی دەبێت لەو دەمەی معارەزە جارت کە ژوەمان گۆ معارەزە هەمومان معارەزەی سەرشۆڕ معارەزەک ئەوە زۆر پێم خۆشە بڵاو بکرێتەوە بە خۆمەوە کە زۆر معارەزەش نیمە پەرت و پڵاو بەس برنج خۆر هەندێک بایعی لە دەسەڵات هەیە لی پاردایتەوە چ دەگوزەری سەرمان شۆڕ سەری ئێوە شۆڕ معارەزە کە ئەو هەموو وەزع دەگوزەرێ ئەتوو پارت دایتەوە ئەتوو لە پەنایەکی لەبەرەوەی زۆر ئاگادار بە هیچ ناکەوتە دەستی دووبارە ئەو گۆڕانکاریەش دەبی دەکەوێتە دەستێکی تر بەڵام مهم ئەوەیە گۆڕانکار یان دەواازەی گۆڕانکاری دەکرێتەوە ئەو سەردانانەش ڕاستیەکەی با بڵێن بابەتێکی ترە ئەم زۆر ڕخنەچی یەکجار زۆریشم لە سەحافەی کوردی و لە مسەقەفی کوردی هەیە یعنی زۆر باسی ئەوی دەکرێت کە سەردانی کاگنێچیری لە بۆ بەغدا لە بۆ تەعجیلکردنی ئینتیخابە سەردانی کاگنێچیری لە بۆ تەعجیلی ئینتیخابە لە ئێران بەڕاستی مستەوایەکی زۆر نزمە ئێران چه عیلاقەی بە ئینتیخابات هەیە عێراق چۆن دەتوانی یعنی قەراری وابدا لە ڕووی سیاسی ئەوە مؤسسات هەیە مؤسساتی دەولی هەیە ڕاستە ئەمە هەمومان دەزانین عێراق چۆنە چه عێراق چ ناڕێک و پێکە لە چاو دەوڵەتان بەڵام بەلای کمی لە چاو هەرێمی کوردستان ئەو بۆ مەرجە ئۆتە سەرۆگۆزیرانی خۆمان چوە پێشترێکە بە مەحکەمەی سەورەی دەزانی جەماعەت بەخێر بە مەحکەمەی سەورەی دەزانی ئێستا ئەوە چوویتە لەو مەحکەمەی بە شەرعی دەزانی سکاڵای کرێ بەڕێی من ئەوە تەتەوراتەکی گەورەی باشە چونکە دادگا لە کوردستان لە عێراق زۆر پێویستە لە کوردستان بەخۆمانزانی ئەو دادگا لە چوە زەعدایە دادگایەک لە عێراقیش هەبی هەر باشە لە بۆ ئەو هەموو ڕەدر و غدور و زوڵم و زۆرەی لە
کوردستان لە خەڵکی دەکرێت عەلاقەل لەوێندرێ چارەسەرکرێت ئەوە بەڕێی من دەستکەوتەکی زۆر گەورەیە لە بۆ ئەو میلەتی ئەگەر لە ڕووی نیشتیمانیش زەرەرەش زۆر گەورە بی بەڵام میلەتی مەڕاستی ئاگای لە وەتەن و هیچ شتێک نمایە لەبەر ئەوەی لە وەزعی زۆر خراپتە لە وەزعەکەی ئەگەر بەڕاستی ئەوەی ویژدانی هەبی ئەوەی ویژدانی هەبی کەس یەقەی میلەت ناگری برێرەوە ئەگەر لە کوردایەتی و لە وەتەنت نییە زۆر بێویژدانیە ئەو قسە لەو دەمەی ڕوو لەو میلەتە قارەمانەی بکەی کە ئەو میلەتە چی کردێ و ئەو حیزبایی دەسەڵاتداریش چ بە ئەو میلەتی دەکەن ئەو میلەتە حەق خۆیتی ئەم ڕاستیەکەی قسەی زۆر ڕق هەیە دەمەوێت بیکەم زۆر ڕق سەرەتای لە دوای ڕاپەڕین یەکێتی حکمی کوردستانی کە زۆر بەخراپی کرد کە برادرانی پارتی دەبابەیان هینا بەڕاستی خەڵک تەئیدی کرد لەبەرەوەی ئەوەندە حکومەکەیان نەژم ئێستا یەکێتی تەقریبەن دەرسەکی لەوەی وەرگرتیە برادرانی پارتی 100 قات لەویان خراپتر کردەوە ئێستا یەک بچی دەبابەی هەر شوێنێکی بینی ئەویان لە کورکاتەوە میلەتە ڕازیە خۆ دیارە ئیشەکە زۆر خراپە بەڵام ئەو وای لێ هاتیە پێدەچی ئەو ئەوە گۆڕانکاریەکی بەسەردابێ ئەو وەزعە لەو دەمەی سەردانەکانی بەڕێز کاگنێچیروان واضح دیارە لەو کاتانەیە کە برادرەکانی خۆی ڕەفیقەکانی خۆی یان لە عائیلەی خۆی بەردەچی دێخنە ناو گۆمێ دەرێن بە هەزار عالمی دەرنایە کاگنێچیر فەقیرەی دەبی بێ و بچی ئەو بەردەی دەربینی بەردەش زۆر زۆر بە زەحمەتە ئیشەکە عیلاقەی زۆر زۆر بە تەنها هەڵبژاردننیە عیلاقەی بە استراتیجەتی پارتی دیموکراتی کوردستان هەیە لە ناوچەکە بەڕاستی برادرانی پارتی سیاسەتەکی زۆر ناڕێک و پێک دەکەن ئەوە بڵاویش دەکرێتەوە جێشیان دێ بەخۆشیان چاک دەزان کەس نازانی ئەو ئەساسە چییە ئەتو بچی لەگە ئێران شەڕی کورد بکەی دوایە ئەوها ببیە دوژمنی کەس تێناگا ئەتوو لەگە عێراق بەو پەڕی هیچ نوع ئەمفاز دوایەکە بچی دەبابەی ویبینی کەس تێناگا ئەتوو بەرامبەری تورکیای زۆر جوان ڕاوەستای دوایەکە بچی نیوەی کوردستانی تەسلیمی وی بکەیت سیاسەتەکی زۆر ناهاوسەنگاوە ئەنی لە ڕیفراندۆمیش لە بۆمان بەدەرکەوت کە لە حیزبی دەسەڵات دیراساتی هیچ نییە ئەمە ئەگەم لە بیرما کاک وشیار زێباری پیاوەچ کە زۆر مسەقەفیشە گوتی هەموو دنیا لەگە ڕیفراندۆمە بەس ئێران نەبی و ئەمە هەموو ئەومان لەبیر دوای یەک کەس لە دنیای لەگەریان نەبوو یعنی زانی وەکو برێ هەیبەتی دیبلۆماسی بەچ زۆر دەشتێ بۆی دەشتێت و زۆر ڕجال لێ بکەن مەیکە دوایەکە کردت پشێمان بیوە هەموو دنیا داوای لێ کرد مەیکە دوایەکە کرا ڕۆژی دووەم داوای لە حێراق دوای تەنازل دوای لە بۆ محکەمەی ئیتحادی چوو تەنازلێکی زۆر گەورەش کرد کە هەڵبژا کە ڕێفراندۆمی هەروەشاندەوە بۆ ئاگاداریتان ڕێفراندۆم هەروەشایتەوە بەڵام ئەگەر ڕەنگە هەیە دەرێکا بەڵگەت تاوان بەڵگەوا لە ناو ئەوەیە کە ئومەم متحیدەش بەڵام بەلای کمی خۆ حکوومەتی هەرێم سڕی کرد خۆ سەرۆکایەتی هەرێم گوتی ڕێز لە قەراراتی محکەمی تانی ئەو قانونیەکان ڕێزگرتن بە معنا ڕازیم بە قەرارەکانی لە ڕووی قانونی بە معنا ئەمە معلوماتمان هەیە ئەتعابی مەحامیەکانیش درایە لە بەغدا ئەتعابیش درایە کۆتایی هاتیە یعنی ئەسەری ڕەجعی هەیە جارشکە ڕیفراندۆم ئەگە یەکەش کەس پێ هەسی ئەو تا قانونیەکان زەن پێی ناکرێت کاگنێتیر لە بۆ ئەوەی چووە کە ئەو سیاسەتە ناهاوسەنجەی پارتی کە زەرەرشی زۆری لە بۆ میلەتی کورتەوە لە بۆ خۆشیانی هەیە ئەوەی ڕاستکاتەوە ئەوەشی پێ ڕاز ناکرێتەوە ڕاستی ئەتە لایەکی ڕادەچێشی وەکو لاستقەکەی مەلای مەشهور لایەکشکە لە دوودی بەو سەردان و بۆوانە سەرکەوتو نابی کاتە لە کۆتاییدا کوردستان بەڕاستی کەوتۆتە بەردەمی چەند گۆڕانکاریە هەندێکی زۆر ناخۆشەکە ئەوەی سوودانی بۆ مەجموعە پەرلەمانتاری کوردی گوتی وڵای ئەمریکاش پێی گوتینە ئەگە هەڵبژاردن تەعجیل بکرێ ڕاستی کوردستان هەرێمی کوردستان زۆر بەرە و ئاراستەکی نادیاری خراپ دەڕوە یعنی ئەمن هەز دەکەم عێراقیش زۆر نیازی خراپ نییە ئەنی لەگەر نسعەتی کوردەکە لە نەوت دەرهینانی لە کۆمەڕێک ئیش زۆر ئامۆژگاری قیادەکانی کورد دەکەن کاکەوها مەکە عاقر بە لە بۆ خۆت دانیشە یعنی هیچ ئەمن زۆرم پێ ناخۆشە ڕەوشەنبیری کورد ئەو ئیشانە بێختە ئەستۆی تاران و ئەنقەرە و دیمەشق و بەغدا وەڵی هەموو بە خۆمان ئەو جارە ئەگەر چەند جارە وای ینی بەغدا و دیمەشق و ئەنقەرە و تاران گورگن مەڕی دەخوا ئەتوو برێی
یقی گورجی بگری برێەوە لە بەرچی مەڕت خواردێ نابیەوە غەڕەتە دەبی یقی شوانەکەی بگری برێ شوان دە تو ئاگات لە مەڕی خۆت بی باڕای من هەرێمی کوردستان کەوتوتە ناو گۆڕانکاریەک هەرێم ئینشاءڵڵا پارێزراوە بەڵام حیزبی دەسەڵات چیتر بەو وەزعی کە ئێستا هەیە لە هەموو دنیا وەکو برێ نەبوویتە قەرار بەڵام ئیرادەکی وا هەیە کە بگۆڕدرێ کە دەگۆڕدرێ ئەوەی دووبارە دەکەمەوە لە دەستەکی زۆر نائەمین دێتە دەستەکی زۆر نائەمینی تر بەڵام دەرفەتی گۆڕانکاری زۆرە ئەگە بە کورتیش ڕاستیەکەی بە ئەوە سەراحەتتر قسە بکەین برادرانی پارتی تێگەیشتون ئەو جارە هەڵبژاردنەکی ڕاستەقینەیە دەنگەکانیان زۆر کەم دەکە و وەکو مەسەلەی کەرکووک و ئەوەش خەڵک تەمەشای کرد لە کەرکووش ئێستا کە دەنگ درا یەکێتی نیشتیمانی لەبەر چی دەنگی پێدرا لەبەر خۆشەویستی یەکێتی نەبوو کەس نەبوو لەو حیزبەی زۆر تووڕە بوون تەمەشای لای تریشیان کرد نەبوو دەنگەکەیان داوی ئەو جارش لە کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ئەو شێوازەیە بەو شێوازەی دەستە پێش بەڵام ئەمن وای تێدەگەم ئەوەی ئەو ڕۆژەڕبەت زۆر گەورە بوو لە یەکێتی نیشتیمانی ئەو ئیعلامەی برادرانی نەوەی نوێی حەقوێ ئەوەی ڕاگرن چکە زۆر گاڵتە جاریە ئەوە درێن یەکێتی و پارتی پێکەوە ئەو ئیشی دەکەن خەڵک یەکجار وەها نەفام نییە یەکێتی زۆر مەسلحەتی لەوەی بوو هەڵبژاردنەکە بکرێت چکە دەیزانی دەنگەکی زۆر دەینی وە مەسلحەتیشی لەوەش بوو کە ئەو ئیشە بستە سەری بەڵام ئەو ڕۆ کە وەکوێ ئەو گورزە لەوی درا ماوە هێشتان جەماعەت ئیشاڵە زیاتر لەوەی ڕوون دەکەنەوە کە سەرنجامی ئەو هەڵبژاردنەی چی لێ دێ ئەگە کەمێکی تاخیربی مەجالە هەیە لە بۆ پارتی دیموکراتی کوردستان بێتە ناو هەڵبژاردن ماوە کە ئاخر قسەشمە وای تێدەگەم ئەوەندی بە پارتی گوترای لە بەغدا یان حتا لە تارانج کاگنیسن گوتی وڵای یەک سوال کرا لەسا هەڵبژاردن پێم وایە ڕاز دەکە ئەوەیە چۆن قیتار دەڕوا بەسەری نەفەر بەجیمایە لە ناکەوت تۆزە کەمی دەکەنەوە دەرکەی لەو دەکەنەوە دەرێت جان تاشت بێخەنای وەرەوە پارتی دیموکراتی تووشی ئەو وەزعی بوو وە خۆشتی خۆی تووشی ئەوەی کردیە ئەو هەموو تەنازل و چەمانەوە لە بۆ ئەولا ئەگە لەگە میلەتەکە خۆی نیو عەدالەتەوەکەی هەبای پێویستی بۆ هەموو چەمانەوەی نەدەکردو و لە داهاتوشدا گۆڕانکاری زۆر گەورە بە هەموو نەوعەک لە گۆڕێت چه هەڵبژاردن تاجیل بکرێت چه هەڵبژاردن لە کات و ساتی خۆی بکرێ و وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه